بەزەیی بە هیچ شتێکدا نایەتەوە، درەخت و دارستان و ئاژەڵەکانیشی سوتاندووە. ئاگرەکەی قەزای پێنجوێن لە ڕۆژهەڵاتی سلێمانی سنووری زیاتر لە 4 گوندی بڕیوە و شاخەکانی هەمووی سوتاندووە. تیمە خۆبەخشەکان و بەرگری شارستانی و پۆلیسی دارستان 2 ڕۆژە سەرقاڵی کوژاندنەوەین. بەڵێ بەداخەوە 2 نەفەرمان دواو ڕێمان بریندارە. ئێسەکانە ئاگرەکە بەشی زۆری سواز بەخوا کۆنتترۆل کراوە. ئەم باڵی لای کێلووە هەردی کشێری پێڵین هەڵی داوەتەوە، ئەو ئاگر بڕمان بۆ کردووی شەڵاوە ئەو نەی نەماوە. ئاگرەکە چۆتە دەستی دیوی نزارەوە. لە دیوی نزارەوە لە 2 باڵۆ ئیشی لە سەرەکەین، لای هەڵاڵاوەوە پیادەین و لای کلکەی نزارەشەوە تێگەی لەوێ لە ناوەڕاستە ئەیگرینەوە. من وەکو گەنجێکی خۆبەخشی پێنجوێن هاتووم بۆ یارمەتیدانی ئەم برا بە ڕێزانە و دڵدا ژاڵکارێ بێ بە من بکرێ من لە خزمەتیانە وەکو گروپی ماتۆر سوارانی پێنجوێن سەر بە پێنجوێن شاری فێربوون هاتوون بە ژاری کەم لەم زەرەرێکی زۆری داوە بەم منتیقەی قەڵای کچێ و هەڵاڵاوە و بەشی پشتۆژ نزارە پوشوپاون و دار درەختێکی زۆر سوتا و زیاتر لە 3000 دۆنم لە دارستان و پوش و پاوان سوتاون. هەمووان سەرقاڵی کوژانەوەی ئاگرەکەن. چەند جارێک ئاگرەکە کوژاوەتەوە، بەڵام سەر لە نوێ لەلایەکی دیکەوە هەڵگیرساوەتەوە. تا بە تەواوەتیش کۆنتترۆل نەکرێت، ناتوانرێت زیانە مادیەکانی بە تەواوەتی بخەمڵێنرێت. باوەڕکە ئەم شەو ئێمە لە لای قەڵای کچێ خەریک بووین بۆنی بنێشتەکە ئەهات کە ئەسووتە. یعنی ئەوە زۆر پێمان ناڕەحەتە. جا لەبەرەوە ئەگەر لە هەموو ڕووەکان و سەیری دەکەین ئەم ئاگرە تاوانێکی گەورەیە. ئەو کەسانە نازانم ئەگەر ئەم ئاگریان کردوتەوە ئەوە تەقریبەن 2 ڕۆژ و 2 شەوە ئەم ئاگرە لە منتیقەی پێنجوێنە ئاگرێت، دار ئەسووتێنێ، کیسەڵ ئەسووتێنێ، کەروێشک، پەلەوەرەکان، یعنی ئەنواع و ئەشکال پەلەوەر لەناو ئەما بەڕاستی بێهێلانە ئەبن، بێ شوێن ئەبن. ئیتر وەڵای ئەوە تا خەریکی بەخوا هەمووی هەوەی خەڵکی ئەم شارە بێت دارێکی بەقەی خۆی خۆشەوێت. ئەم دار و درەختە نەبێ ئیتر پێنجوێن سەوزایی کوا و ژیانی کوا و مەڕ و مەڕداری کوا و ئیتر وەکو ئەو خەڵکی ئەمەش خەریکی ئەم برادرانە لە 2 ڕۆژە خەریکن ماڵیان ناوا بێ و لە شان ساغ بێ و خەریکی وەڵایەتەوەی لە تەزمان بێیکەین لە توانامان نابێیکەین. ئاگرەکەی پێنجوێن شاخەکانی ناوچەی گوندەکانی هەڵاڵاوا و مەسۆ و کێلە و نزاری سوتاندووە. دەتیمی خۆبەخش وێڕای مەترسی بوونی مین و گولاوەن وە سەختی شوێنەکان 2 ڕۆژ و شەوێک هەوڵی کوژانەوەی ئاگرەکەیان داوە و لەو میانێشدا 2 کەس بەشێکی بەرچاوی جەستەیان سوتاوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای پێنجوێن.